ڕێزگرتن لە دروشمەکانی خوا بەڵگەی ئیمانی تۆیە، بەڵگەی تەقوا و لە خواترسانی تۆیە. ڕێزگرتن لە خوای پەروەردگار، خۆشەویستی خوا لەوا دەرەکەوێت کە تۆ بە گەورەی بزانی، تۆ خوا بە گەورە بزانی، ناوەکانی خوا بە گەورە بزانی، سیفاتەکانی خوا بە بەرز و بە گەورە بزانی، ڕێز بگری لە قورئانەکەی خوا، ڕێز بگری لە پێغەمبەرانی خوا. براینە پیاوێکی ساڵح هەبوو، پێی ئەوترا مەشهورە لە عالەمی ئیسلامیە، پێی وتراوە ئیبراهیمی کوڕی ئەدهەم، یەکێکە لە پیاو ساڵحان، یەکێکە لەو کەسانەی کە مەشهورن لە پێشینانە کە پیاوێکی زۆر خواناس و دیندار بووە. ئەم پیاوە لە پێشە پیاوێکی تاوانبار بوو، پیاوێک بوو ڕوو لە خوا نەبوو. لە کاتی گەنجێتیە ئەم کەسە کەسێک بوو دوور لە خوا بوو، بەڵام نوری ئیمان هەر لە ناو دڵیان مابوو، ڕووناکی ئیمان هەر لە ناو دڵیان مابوو. مەرج نییە خۆشەویستەکانم ئێستا کەسێک هەندێک دوور بێ لە خواوە بەهۆی تاوان و گوناحەوە، بەڵگە بێ کە ئەو کەسە هیچ نوری خوا لە ناو دڵیان نەماوە. مەرج نییە. جاری وا هەیە خەڵکانێک هەن ئێستا کاتی ئێمە وتارە دێن ئەو بەسەر ئەو جادەیە تێپەڕێ نەهاتووە بۆ نوێژی جومعە، بەڵام نوری ئیمان لە ناو دڵیایەتی چاوەڕوانی ئەوەیە کە ئەو نورە پەرە بسێنێ، چاوەڕوانی هیدایەتی خوای پەروەردگارە. خەڵکانێکی زۆر هەن ئاوان لە کاتی خوای تەعالا دڵیان ڕووناکە کاتەوە. ئەم پیاوەش یەکێک بوو لەو کەسانەی کە ئاوا بوو، تاوانبار بوو، لە ناو تاوانی خۆیان غەرق بوو. ڕۆژێکیان ئەچێ بۆ بازاڕ، بەناو بازاڕە تێ ئەپەڕێ پارچە وەرەقەیەک، پاشە جڵدێک پێستێک ئەبینێ کەوتووە، خەڵک دێ بەسەریا دێتوە ڕوا قوڕاوی بووە دیار نییە. ئەوش ئاوە هەڵەیەکرێت تەماشاکە ناوی خوای پەروەردگار لەسەری نووسراوە ئەڵڵا. ئەم پیاوە بەڕێزە ئەمە ئەبینێ زۆر بێتاقەتە بێ، زۆر بێتاقەتە بێ، هەڵێگرێ و پاکێکاتەوە، ئەڕات لە ماڵ زۆر پاکێکاتەوە بەو شێوەی کە لایق بێ بە ناوی خوای پەروەردگار. پاشان بۆنێکی زۆر گرانبەهای بۆ ئەسێنێ کە بۆنی میسکە لەو کاتانە، و بۆن خۆشیەکە و ئەی خاتە شوێنێکی بەرز زۆر ڕێزی لێ ئەگرێ. کاتێک ئەخەوێ بانگدەرێک بانگی لێ ئەکا، پێی ئەڵێت ئەی ئیبراهیمی کوڕی ئەدهەم، چۆن ناوی ئێمەت بەرز ڕاگرت، چۆن ئیسمی ئێمەت بەرز ڕاگرت، ناوت بەرز ڕاگرم. ئەو کابرایە لە بەیانیەوە نوری ئیمان بڵاوە ئەکا لە ناو دڵیا و تەوبەیەکی ڕاستەقینە ئەکا و ئەگەڕێتەوە بۆ لای خوای تەعالا و ئەبێ بە یەکێک لەو پیاو ساڵحانەی کە لە ناو ئومەتی ئیسلامە وەکو ئەستێرەیەکی دراوشا و دیارە. ڕێزگرتن لە خوا، لە دروشمەکانی خوا زۆر گرنگە. خوا پەنامان بدە، ڕێز نەگرتنیش لێی زۆر خەتەرە، زۆر خەتەرە. خەڵکانێک ئەمڕۆ نەعوذ بالله خوا پەنامان بدە دژایەتی خوا ئەکەن. براینە خەڵکانێکی ئەهلی مەعسیەت زۆرن، بەڵام نابێ مەعسیەت و گوناح وا بە یەکێ بکە ڕەخنە لە خوا بگرێ، ڕەخنە لە ئیشەکانی خوا بگرێ، گاڵتە بە ئیشەکانی خوا بکە، گاڵتە بە دروشمەکانی خوا بکە. زۆر خەتەرە براینە، زۆر خەتەرە. من بیرم دێ ئێمە گەنج بووین، تازە پێگەیشتو بووین، نوێژمان ناکرد، جاری وا هەبوو ئەمان کرد و تەرکمانەدا و ئەمانە لەو کاتانەی کە نوێژیشمان ناکرد. بەڵام نەعوذ بالله ئەگەر کەسێک کفرێک لە دەمی دەرچوایە، کەسێک غەڵەتێکی بکردایە بەرامبەر بەخوا، بەرامبەر بە قورئان، بەرامبەر بە پێغەمبەر، لامان زۆر گەورە بوو، لامان زۆر گەورە بوو. وامان ئەزانی هەموو دنیا خەریکە بەرە بێتە سەرمانە، ئاسمان ئێستا کەوێتە سەرمانە. ئەمەندە لە لامان خوا گەورە بوو، ئەمەندە لە لامان پێغەمبەری خوا گەورە بوو، ئەوەندە لە لامان قورئان گەورە بوو. بەڵام ئەمڕۆ بەهۆی متابعەکردنی زۆری خەڵکانێکە لە فەیسبوک بینی هەندێ منزەری بێدین و بێباوەڕەکان و ئەوانەی جورئەت ئەکەن لە بێدینیە، سەیرەکەی هەیبەتی ئەو شتانە خەریکە کزە بێ. چەند گرنگە گەنجێک کاتێک ئەبینێ بێ ئەدەبی بەرامبەر بەخوا ئەکرێ، لە پەیجێکەوە لە گروپێکەوە
یەکسەر دای ئەخا یەکسەر بلۆکێکە حتا وەلەو ئەگەر ئەو کەسە ئەهلی مەعسیەتیش بێ حتا وەلەو ئەگەر ئەهلی تاوان بێ گوێ مەگر دوای دڵتان ئەمرێنێ بۆیە خوای گەورە ئەفەرمێ ومن يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب